وريابن قوتابیانی خۆشەویست لەمە دووە هەموو ڕۆژانی یەکشەممە مەراسیمی بەرزکردنەوەی ئاڵا ئەنجام دەدەین بە هیچ شێوەیەک شەڕکردن و شەی نەشیا و کاری ناپەروەردەییمان قبوڵ نییە بە خۆتان دەزانن شەڕ و ئاژاوە دروست بی لە نێوان قوتابیان تێگەیشتن لەو نقطەی ئافەرین پشودان سێمین شت ئێمە هەموو مانگێک ئەستێرەی مانکە دەبژێرین سەری ئەو مانگا ئەستێرەی مانکە دەبژێرم هیوادارم هەمووتان بە جۆش و خڕۆشەوە هەڵتان لە بۆدابی گانەکەش ئەنجام دەدەن هەر تاقیکردنەوەک ئەنجام دەدەن قوتابی پێویستە پەڕاوی تاقیکردنەوە کە بباتە ماڵێ و وەلی ئەمری تەوقیع بکا و ئینجا لێی وەربگریەوە دەستان خۆش بی هەر بژین مامۆستایانی بەڕێز قوتابیانی خۆشەویست لە هەفتەی دابێ لەو گۆڕەپانە ئەستێرەی مانگ دیاری دەکەین باشترین پۆل دیاری دەکەین باشترین قوتابی دیاری دەکەین هیوادارم هەمووتان هەوڵی بەباشی لەبۆ بدەن هەمووتان ئەو ڕێنمایانەی کە ئەمن ئێستا بەنگۆم گوت لە گوێتان ببینێ و ئیشی لەسەر بکەن پاک و خاوێنی بپارێزن گوێڕایانی مامۆستای بن